سیاست بەرنامەیەکە لە بەشی کوردی دەنجی ئەمریکا لە واشنگتن و ڕاستە و خۆ بڵاو دەبێتەوە. ئەم بەرنامەیە لەلایەن دەخیلی شەمۆ بەڕێوە دەچێت و ئێوەش دەتوانن بەشداری تێدا بکەن. بە جوانترین سڵاو هاوکارم دەخیلی شەمۆ لە پشودانە و من محتەبەر شێروانی لە بڕی ئەو میواندارەتی بەرنامە دەکەم. 8 ڕۆژی تر لە سەرانسەری عێراق هەڵبژاردننی پەرلەمانی و بێ لەمەژ لە هەرێمی کوردستانی عێراق هەڵبژاردنەی ئەنجومەنی پارێزگاکان بەڕێوە دەچن. ئەمەش لە کاتێکە ڕووداوی توندوتیژی لە عێراق هەروادێ و زیاتر دەبێت و لە هەرێمی کوردستان بێجگە لە پێشبڕکێ و ململانەی لایەنەکان لەسەر برنەوەی کورسیەکانی ئەنجومەنی پارێزگاکان و کورسیەکانی پەرلەمانی عێراق مەسەلەی پێکهێنانی کابینەی هەشتیش هێشتا یەکلان بۆتەوە لەلایەن هێندێک لایەنی سەرەکی، بەڵام لە هێندێک لایەنی کە پێشتر لایەنی سەرەکی دەسەڵات بوون یەکلا نەبووتەوە و باڵی بەسەر پەیامی بانگەشەی هەڵبژاردن ڕاشێشاوە. باشە لە پاش هەڵبژارنەکان ئەمە چەندە کاریگەری دەبێتن بەسەر لێک نزیکبوونەوەی لایەنەکان و یەخستنەوە و یەکریزی ناوماڵی کورد بۆ ئەوەی گوتارێکی یەکگرتویان لە پەرلەمانی عێراق بێت. ئەمانە چەندین تەوەری بەرنامەی ئەم هەفتەیەنە میوانەکانی کە داوامان لێکردوونە لەگەڵماندا بن. دکتۆر شێرکۆ جەودەت جێگری سەرۆکی فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی لە پەرلەمانی عێراق و هەروەها دکتۆر فەرسەد سۆفی ئەندامی پەرلەمانی هەرێمی کوردستان فراکسیۆنی پارتی. دکتۆر شێرکۆ زۆر بەخێر بێی بۆ بەرنامەی ئەم و سیاست. دکتۆر فەرسەد جەنابیشت زۆر بەخێر بێی، سپاس دەکەم بۆ بەشداریتان. زۆر سپاس بۆ ئێوە. با لە لای جەنابتەوە دکتۆر فەرسەد دەست پێ بکەین. دەزانین کە بە تایبەتی بەم ڕۆژانەی دوایی دەبینین کە ڕیکلام و هەروەها بانگەشەی هەڵبژاردن تۆزێک زمانی زبریان هەیە و ڕەخنەوەی توندی ڕاستە و خۆ تاوانبارکردنی لایەنەکان بە زۆر شتی ڕابردوش بوونەتە وەکو دەڵێن پەیامێک، ینی بەڕادەیە کە وا بزانم نازان جەنابەت بە تایبەتی چەندە هاوڕێی لە دوای ڕاگەیاندنی ڕێکەوتنی نێوان پارتی و هەروەها گۆڕان دیارە ئەمە زیاتر بانگەشەی هەڵبژاردن مەسەلەی پێکهێنانی حکوومەت بوو بەشێک لە بانگەشەی هەڵبژاردن. دەکرێت جەنابەت بڵێ بۆ هاوبەری لەگەڵ ساڵانی ڕابردوو هەڵبژاردننی پێشتر بۆ بەو شێوەیە؟ بەڵێ ئەو کاتتان باش، سڵاو لە ئێوە لە میوانە بەڕێزەکەتان. من پێم وایە وێڕایی ئەوەی کە جەنابیشت فەرمووت لەم لانەیە کە ئێستا لە هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان هەیە، چونکە لە یەک کاتدا دوو هەڵبژاردن بەڕێوە دەچێت جیاواز لە بەشەکانی تری عێراق، هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان کە پێم وایە لە زۆر پێوەری سیاسی یەکلاکەرەوەیە لە هەرێمی کوردستان، دووەمیشیان هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی هەرام. بەڵام لەگەڵ ئەوانەش تا ڕادەیەکی باش ئەتوانم بڵێم هەڵبژاردنەکان و ڕیکلامی هەڵبژاردنەکان و بانگەشەی هەڵبژاردن ینی ئاسایی و یاسایی بەڕێوە دەچێت و ڕای لەوێ کۆمەڵێک کەم و کۆڕی هەندێک جار زمانی زبر، بەڵام تا ئاستێکی باش بوێڕایی ئەوەی کە دیموکراسیەتەکەشمان توانم بڵێم دیموکراسیەتێکی لە قۆناغی گواستنەوەشدایە. بەڵام من هەڵسەنگاندنی من بۆ ئەم بانگەشەیە هەم لە ڕووی وشیاری خەڵک لە مامەڵەکردن لەگەڵ بانگەشەکە، هەم لە وشیاری هێزە سیاسیەکان تاڕادەیەک باشە. بەڵام سەبارەت بە مەسەلەی بەکارهێنانی پێکهێنانی حکوومەت وەکو بانگەشەی هەڵبژاردن، من پێم وانییە ئەمە بانگەشەی هەڵبژاردن بەکارهێنرابێ، بەڵام تەئسیری کردوتە سەر پەیوەندی هێزە سیاسیەکان بە تایبەتی ئەو ڕێکەوتی دوایی لە نێوان پارتی و گۆڕان لەگەڵ پارتی و کۆمەڵ بە جۆرێک لە جۆرەکان یەکێتی نیشتیمانی کوردستانی تووشی نیگەرانی کردووە. ئەوە شوای کردووە بە جۆرێک لە جۆرەکان دۆخەکە تۆزێک ئاڵۆزتر ببێت لە ڕووی بەکارهێنانی زمانی زبر لە پرۆپاگەندەکانی هەڵبژاردن. ئەجینا ئەوەی تر لە قۆناغی یەک لە دوایەکی ڕۆژەکانی هەڵبژاردن تا ڕادێکی باش پرۆسەکە بەڕێوە چوە تا ئێستا کەم تا زۆر ینی ئەتوانم بڵێم ئاسایی بووە. هەنێ بە هەندێک لە شوێن زمانی زبریان لە هەندێک شوێن توندوتیژی، بەڵام ناگاتە ئەوەی علامەتی ئیستیفامیان نیشانەی پرسیار لەسەر کۆی پرۆسەکە دابنی. بەڵێ دکتۆر شێرکۆ جەودەت جەنابەت دەگەڵم بۆ چونانەدا یان بۆ چوونی تایبەتی خۆت هەیە؟ خۆی بەخشندەوە میهرەبان، ڕاستکردنەوەیەک بۆ ناونیشانەکەی جەنابەت باسکە من جێگری سەرۆکی فراکسیۆنی یەکگرتوون لە پەرلەمانی هەرێمی کوردستان نەک بەغدا. بەڵێ دەخوای لێبوردن دەکەم. سپاس. دەستان خۆش بێ، سپاس بۆ ئەم دەرفەتە بە خەراتنیانە بەڕێزەکەتانەکەم.
بێگومان زمانی بانگەشەی هەڵبژاردن زمانێکی تایبەتی هەیە و ئەبێ ئاسایی بێ بەلامانەوە کە لە بانگەشەی هەڵبژاردندا جۆرێک لە منافەسە، جۆرێک لە بەڵگەهێنانەوە، جۆرێک لە ڕوونکردنەوەی ڕاستیەکان، جۆرێک لە شێوازەی یاساییەکانی بەرپاکردنی هەڵمەتێکی هەڵبژاردننی کارا و فعال و کاریگەر لەلایەن لایەنە سیاسەکانەوە وەکوماتێکی یاسایی بگیرێتە بەر، بەڵام ئەوەی کە نەخوازراوە زمانە زبرەکەیە، شێوازە نایاساییەکەیە، تجاوزاتی نایاساییە لەسەر مافی ئەوانی تر و ئەستێغلالکردنی دۆخەکەیە بۆ وروژاندنی بعضێک کەیسی نایاسایی بەرامبەر بە یەکتری کە ئەوە شتێکی نەخوازراوە کە هەندێک جار سەری هەڵداوە لەم چەند ڕۆژەی ڕابردووە بۆ شێوازی توندوتیژی بەرامبەر بە یەکتری لە بعضێک شوێن بعضێک کۆڕ گیراوە، بعضێک سیمینار گیراوە، توندوتیژی لێکەوتۆتەوە، شەڕەتێکدادانی لێکەوتۆتەوە کە ئەوە شتێکی نەخوازراوە، بەڵام حەجمەکەی کەمە. بە عموم ئەتوانی بڵێ هەڵمەتی هەڵبژاردن بە شێوازێکی تەندروست ئەڕوا بەڕێوە و ئەتوانی بڵێ دیادەتزێوەکانی کەمن لە ئاستی عمومی هەڵمەتی هەڵبژاردننی لایەنە سیاسیەکان و لەم لاشەوە ئەوەی کە ڕوویداوە لەلایەن کۆمسیۆنی باڵاوە ئەو تعلیمات و ئەو ڕێساوی یاساییانی کەدانراوە ڕێساوی یاساگەلێکی تا ڕادەیەک باشن. هەڵمەتی هەڵبژاردنیش تەبیعەتی وایە کە ململانێ و منافەسە دروستەکە، هیوادارین کە لەوە زیاتر تەشەنجات و زمانی زبر نەگاتە ئاستی بەکارهێنانی توندوتیژی، نەگاتە ئاستی بەکارهێنانی شێوازی نایاسایی، نەگاتە ئاستی ئەوەی کە زەرەری جستەیی و ماڵی لێ بکەوێتەوە کە ئەوە بێگومان کارەساتەوە نابێت بە هەمومان بهێڵێن ڕووبدا. دەڵێ جۆگرانی خۆشەویست بەرنامەی ئەم و سیاسەتە من محتەبە شێروانی ئەم بەرنامەیە میواندارەتی دەکەم لە جیاتی هاوکارم دەخیلی شەمۆ، میوانەکان دکتۆر شێرکۆ جەودەت جێگری سەرۆکی فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی لە پەرلەمانی هەرێمی کوردستان، دکتۆر فەرسەد سۆفی ئەندامی پەرلەمانی هەرێمی کوردستان لە فراکسیۆنی پارتی لەگەڵمانن. ئێوەی بەڕێزیش دەتوانن بەشداری لەم بەرنامەیە بکەن بە ژمارە تەلەفۆنی 1202 619 3062 تەلەفۆنێک وەردەگرین. بەڕێز قارەمان لەشکری لەگەڵمانە. کا قارەمان فەرموو. سپاس بەڕێزی. بەڵێ لەو هەڵمەتی هەڵبژاردننی ئەم جارەیان گڕ و تەوژمێکی زیاتری هەیە لە بۆ لیستەکان، شێوازێکی نوێش هەیە لە دەرخستنی لیستە و کاندیدەکانیان. ئەمن ئەندە گۆڕانکاری دەبینم لەو هەڵمەتی وزارە لە کۆی حیزبەکان بەگشتی شێوازێکی نوێ هەیە لە ناساندنی کاندیدەکانیان، شێوازێکی تر لە ململانێ و یان لە شێوازی بانگەشەیەویش کە لە ڕێگای دانیشتنی ڕاستە و خۆی سەرۆک لیست و کاندیدەکان هاشوویەوەی کە لە سلێمانی کرا و لە شوێنەکانی تریش کرا، ئەوانە شێوازێکی نوێنە. بەڵام بۆ خۆی هەڵبژاردن جۆرێک لە هەڵسوودی تێدا هەیە، چونکە دوازار ئەوەمان دەبێت لەبیر بێ ئەو حیزبانی کە لە کوردستان خۆیان دەبژێن هەمویان خۆیان بە خاوە ڕابردوو و خەبات و سەحەریە ئەو وڵاتە دەزانن ئاسانە هێشتان پرۆسی دیموکراسی لە کوردستان نەگەیشتەوە قۆناغەی خەڵک بتوانێت دەستبەرداری پۆست و دەسەڵاتەکەی خۆی بێ. ئاساییە بەو شێوازە ئێستا کە دەڕوا، بەڵام هیوادارین تونتر نەبێ، ئاژاوە و کێشوشتوانە بێ، زیاتر سەرکردی حیزبانە لە ڕێگای ئەڵامەکانی خۆیانەوە دان بە داوا کە کاری و ئەندامانی خۆیان بکەن کە هێمنی پارێزن زیاتر بەگشتی تا ئێستا باشە. لێرە دەوێ هەندێک دەنگۆ هەیە، بەڵام شتی شوانە بووە. بەڵێ جەنابەت ینی هیچ پرسیارت هەیە بۆ میوانەکە؟ کۆی قسەکانی ئەوە بوو کە لەو هەڵمەتە هەندێک شتا بووە، بەڵێ هەبووە لێ ئەلامەکانی ئێستا بەڕاستی پێ لەسەر هەندێک حەقەدادن لێ ڕەنگە لە پێشتر ئەمە لە کوردستان بەخوێوی شەڕی ناوخۆ هەبووە. گوێسکەی ئێمە تا ئێستاش مەسەلە نییە ئەوەمان لەبیرەکە ئەو شێوازەنە مەسەلە قسەکردن بەرەو ئاخاری شەڕ و شەڕی ناوخۆ ئەو شتانەمەدەوە، بەڵام وانە لە قۆناغی دیموکراسی ئاساییە تۆ لە کەناڵەکانەوە بەرنامە حیزبەکەت و لەسەر کاندیدی بەرامبەرەکەش قسە بکەی لە کاتێک تاسی لەسەر شخصیەتی ئەو نەکە. بەڵێ زۆر زۆر سپاس دەکەم.
بەڕێز قارەمان لەشکری لەگەڵماندا بۆی سپاسی جەنابەت دەکەم. بەڵێ دکتۆر شێرکۆ با بگەڕێمەوە لای جەنابەت خۆتان دەزانن کە لە عێراق هەڵبژاردننی پەرلەمانیە بەڵام لە هەرێمی کوردستان هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانیش بەڕێوە دەچێت. دەکرێت جەنابەت هێندێک باسی ئەوە بکەی بۆ دەنگدەری کورد وەکو دەڵێن چۆن دەنگدەری کورد دەتوانێتن بڕیاری خۆی بداتن دەنگ بەچێ بدا دەنگ بەچێ نەدا چونکی هەڵبژاردننی پەرلەمانی مەبەستێکی دیکەی هەیە عێراق بە تایبەتی و ئەوەی ئەنجومەنی پارێزگاکان بە تایبەتی ئەوانیش دەسەڵاتی زۆریان هەیە بەڵام لە ناوچەکە دەمێنەوەنی خۆجێینە پێتان خۆش بوو یان هەروە بە باش دەزان کە ئایا پێکەوە کران یان چۆنە؟ خۆی ئێمە چەند ساڵێکە کار بۆ ئەوەکەین وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان و وەکو لایەنەکانی تری ئۆپۆزیسیۆن و حتا لایەنەکانی تری هەرێمی کوردستان پێکەوە کە هەڵبژاردنەکان استحقاقاتی هەڵبژاردن کە بەشێکە لە پرۆسەی دیموکراسی لە هەرێمی کوردستاندا لە عێراقیشا لە کاتی خۆیان ئەنجام بدرێ بەداخەوە ئەنجومەنی پارێزگاکان هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە هەرێمی کوردستاندا 9 ساڵ دوا کەوتواتە 4 ساڵی استحقاقی خۆیان دوای ئەوە 5 ساڵ دوا کەوت کە ئەو هەڵبژاردنە ئەنجام بدرێ بێگومان دیارە مەسەلەی ململانی سیاسی و مەسەلەی سیستمی لامەرکەزیەت و یاسای نوێی ئەنجومەنی پارێزگاکان لە هەرێمی کوردستاندا و جغرافیای سیاسی لە هەرێمی کوردستاندا و زۆر فاکتەری تر کاریگەری هەبوو لەسەر ئەوەی کە لەبەر بەرژەوەندی دەسەڵات لە هەرێمی کوردستاندا ئەوان وایان بە باشزانی کە دوا بکەوێ و بگاتە ئەمڕۆ و 9 ساڵ ئەم هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگایە دوا بکەوێ کە بێگومان ئەوە زەرەری گەورەیدا لە حکومڕانی خۆجێیی کە لە ئەنجومەنی پارێزگاکانەوە بەرپا ئەکراوە مۆدێڵێکی تازە بوو لە عێراقدا بەرپا بوو کە مۆدێلی لامەرکەزیەت و زاڵبوونی دەسەڵاتی ئەنجومەنی پارێزگاکان بەسەر دەسەڵاتە تەنفیزیەکانی پارێزگاکاندا کە ئەوەش تەحولێکی گەورەیە لە شێوازێکی حکومڕانی مرکزی تاکڕەوانەی پێشتر کە لە زمانی بەحسا بەرپاکرا لە عێراق و لە پارێزگاکانی عێراقدا بەرەو ئەوەی کە نەخێر ئەنجومەنی پارێزگاکان و نێنەرانی گەل لە پارێزگاکان دەسەڵاتی گەورەیان هەبێ و پارێزگا منفذ بێ جێبەجێکار بێ خۆی و تیمەکەی بۆ پلان و استراتیژیاتی ئەنجومەنی پارێزگاکان لەبەرەوە ئەم پرۆسەیە دواکەوت و زۆرێک لە پرۆژەکان زۆرێک لە خزمەتگوزاریەکان زۆرێک لە ماخۆ ئازادیەکان ئەوەندەی کە لە سەلاحیاتی ئەنجومەنی پارێزگاکان بێ لە پارێزگاکاندا بێگومان زەرەری گەورەی لێکەوت بەهۆی ئەو داکەوتنە سەبارەت بە عێراقیش بێگومان هەڵبژاردنەکانی عێراق کاریگەری و مەترسی خۆشی هەیە عێراق لە ئاقارێکی زۆر هەستیاردایە و ئەوە چەند ساڵێکە لە دوای 2023 تا ئێستا عێراق سەقامگیر نەبووە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئابووریەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە پێکهاتەی عێراق بەرەو هەڵوەشاندن ئەڕوا دەستورێکی هەیە دەستورەکە هەر لایە و بە تێگەیشتنی خۆی و بە تەفسیری خۆی بۆ دەستور مامەڵەیەکە کە بەڕاستی ئەزمێشی گەورەی ناوەتەوە بۆیە هیوادارین کە ئەم هەڵبژاردننی عێراقا و ئەنجومەنی پارێزگاکان لە هەرێمی کوردستاندا خاڵێکی وەرچەرخان بێ لە شێوازی حکومڕانی و ببێتە مای ئەوەی کە شێوازێکی حکومڕانی فرەیی بێنێتە پێشەوە هەنگاوێک دێ بەرەو دیموکراسیەت کە زۆرمان ماوە بیگەینێ بەداخەوە زۆرمان بەردەست ماوە تاوەکو تەجاوزی بکەین و بیگەینێ ئەم دوو هەڵبژاردنە دوو هەڵبژاردننی مێژوویین دوو هەڵبژاردنن کە ئایندەی عێراق و شێوازی حکومڕانی لە هەرێمی کوردستانیشە دیاری ئەکەن و مەترسیەکەی لەوەدایە کە پێشبینیەکان تا ئێستا ڕوون نین بەپێی پێویست و لە سەبارەت بە دەنگدەریش تا ئێستا هۆشیاری دەنگدەر لە عێراقیش و لە هەرێمی کوردستانیش فاکتەرەکانی ئەوەندە بەهێز نین کە لەسەر پرۆژە و لەسەر توانای کاندید و لەسەر ڕابردووی پاک و لەسەر ئەو جۆرە پێوەیە گرنگە زانستیانە دەنگدەر دەنگی خۆی بدا ئەوەندەی کە دەنگی دەنگدەر زیاتر پەیوەندی بە بەرژەوەندی و بە عەشرەتگەری و بە گەڕانەوە بۆ
بۆ چیرۆکە مێژوویەکان بەبێ محاسبەکردنی کەم و خاوەن کەم و کورتیەکان بەبێ بەڵێ زۆر سپاس بەرامبەر بە گەندەڵکاران تەمانا لەم هەمووی وایە بەڵام پرۆژەیەکی زۆر لە دەنگدەران بەداخەوە یعنی هێشتا چەقبەستون لە هەڵوێستە ڕابردوەکانیان بەهۆی بەرژەوەندی شەخصیان بەهۆی بەرژەوەندی کۆمەڵایەتیان بەهۆی چەندین فاکتەری دکتۆر شێرکۆ بەڵێ بە یارمەتی گۆڕینکاری چاکسازی لە عێراق و لە هەرێمی کوردستاندا یعنی بەخاوی بڕوا بەو خێرایی نەڕوا کە پێویستە. بەڵێ زۆر سپاس دەکەم تکایە بە کورتی وڵاممان بدەنەوە. دکتۆر فەرسەد دێمە لای جەنابەت ئەم دوو هەڵبژاردانەکە پێکەوە بەڕێوە دەچن و وەکو دکتۆر شێرکۆ کوتی ئایا دەسەڵات ڕۆڵی هەبووە لە دواخستنی بە تایبەتی هەڵبژاردننی پارێزگاکان جەنابەت ئەمانە چۆن لێک دەدەیەوە؟ بەڵێ پێش هەموو شتێک دەمەوێت ئەو بڵێم کە پێم وایە تۆزێک جیاوازتر لە کاک دکتۆر شێرکۆ جەودەت ئەوش ئەوەیە پێم وایە گەشتبینیشم گۆڕانکاریەکی زۆر جەوهەری بەسەر وشاری دەنگدەر لە کوردستاندا هاتووە و ئێستا هەر ئەوە شەوای کردووە کە حزبە سیاسیەکان بە دوای کاندیدی باشدا بگەڕێن لە ڕووی مؤهلات و شەهادە و تەمەن و توانا و لێهاتووی و حتا لە هەڵمەتی هەڵبژاردننی زۆرێکی جیاواز ئێستا دەیبینی لە دیبێتی ڕاستە و خۆکووە و بەڕێزش کە پەیوەندی تەلەفۆنی کرد لە بەرنامە تەلەڤیزیۆنیەکان لە ڕوبەڕووبوونەوەی عقڵمەندانە و مناقەشەی منطقی یعنی ئێستا ئێمە لە جیای پەنابردن بە تونند و تیژی و فیشەکەکان ئێستا سندۆقەکانی دەنگدان و زمانی منطق و دیالۆگ لە کوردستان ڕۆژ بە ڕۆژ پەرەدەچێنێ ڕاستە هێشتا کەم و کوڕیمانەیە بەڵام زۆر بەرەو پێشەوە چووی سەبارەت بەوەش بەڕاستی ئێمە پێمان وایە بەڵێ زۆر تاخیر بووین لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان و کەم و کوڕێکی گەورەیە دەبیدانی پێدا بنین بەڵام ئەم دوو هەڵبژاردنە بۆ ئێمە لە هەرێمی کوردستان زۆر گرنگن لەبەر دوو سەبەب یەکێکیان ئەنجومەنی پارێزگاکان لەبەرەوەی ئێمە لە داهاتوو کار بە یاسایەکی نوێ دەکەین نەویشی یاسای ژمارە 3 ساڵ 2009 کە تەواو دەسەڵاتێکی لا مەرکەزی دەدات بە پارێزگاکان ئەنجومەنی پارێزگا ئەنجومەنی قەزا ئەنجومەنی ناحیە تەمەنا دەکەم لە دوو هەڵبژاردنێکیش بکرێ ئەنجومەنی قەزا و ئەنجومەنی ناحیەکان و تر کار بە یاسای ژمارە 59 ساڵی 1960 سەردەمی ڕژێمی پێشوو ناکرێت کار بە یاسایەکی نوێ دەکرێت کە دەسەڵاتەکان بە تەواوی بداتە پارێزگاکان ئەوەی تریشیان بۆ ئێمە گرینگە لەسەر ئاستی عێراق چونکە بەڕاستی ئەم 4 ساڵە بۆ ئێمە یەکلاکەرەوەیە نوێنەرەکانمان لەوێ چاودێرن مراقیبن ئایا ئێمە دەتوانین لە چوارچەوەی عێراقیشی دیموکراتی فدرالی تعددی بژین ئایا دەسەڵاتە دەتوانێت تەطبیقی ئەو دەستورە بکە و مەبادیئە دیموکراتیانە بکە خۆ دەبێت نوێنەرەکانمان لەوێ لە چوارچەوەی بەرژەوەندی باڵەکانی کوردستان بڕیار بدەن ئەگەر ئەم عێراقی تر بەم شێوە بەردەوام بێ خۆ دەبێت بیر لە ئەلتەرناتیڤ و بەدیلی تر بکەینەوە بۆیە لە هەردوو حاڵەتەکان پێویستە هەم ئەوانەی ئەنجومەنی پارێزگاکان خەڵکی لێ هاتوون هەم ئەوانەی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش خەڵکی خاوەن کەفاعەت بن کە بتوانن بڕیاری یەکلاکەرەوە بدەن لەسەر مەسەلەکان بۆیە بەنسبەت ئێمە ئەم دوو هەڵبژاردنێ ئەم جارە دوو هەڵبژاردنێک لەسەر یعنی وەکو مەسەلە نەتەوەیەکە مەسەلە نیشتیمانیەکە و لەسەر ئاستی حزبیش تەسەوڕ دەکەم بەتایبەتی ئەنجومەنی پارێزگاکان لە هەرێمی کوردستان زۆر معادلاتی سیاسی و هاوکێشەی سیاسی و ڕیزبەندی سیاسی دەگۆڕێت بەتایبەتی لە پارێزگای سلێمانی بۆیە دەتوانین بڵێن طبیعیە ئەگەر زۆرترین ملبلانێ و زۆرترین گرمترین بانگەشەی هەڵبژاردننیش لەم هەڵبژاردنە بەڕێوە کۆکو باسم کرد زۆر پۆلێنکردنی سیاسی لەوانەیە گۆڕانکاریان بەسەردا بێت. بەڵێ تەلەفۆنێکی دیکە وەردەگرین ڕۆژنامەوان فەریدون بێوار لە هەولێر لەگەڵمانە کاک فەریدون دەمێک بۆ چاوەڕوان دەکرد زۆر سپاسە دەکەن پێم خۆش بوو ڕای جەنابیشت بزانین لێکدانەوەی جەنابەت لە کەش و هەوای بانگەشەی هەڵبژاردن چۆنە و مەسەلەی پێکەنانی کابینەی هەشت تا چ ڕادەیەک باڵی بەسەر ڕووماڵکردنی ڕووداوەکان بۆ ڕۆژنامەکانی بەتایبەتی ئەهلی ڕاکێشاوە فەرموو. پێم وایە ئەمەڵێک کوتین کە لەم چەند ڕۆژە لە حەزەی مانگە لە بینی کۆمەڵ و بستنەوەی گۆڕانی پارتیا هاتە ئاراوە جۆرێک لە هێوەری بە بانگەشەی ئەم حیزبانە بەخشی لەبەرەوەی کەم حیزبانە مادەمیەتی وای هەیە کە بێنە ناو حکوومەتەوە بێت جۆرێک لە هێوەری جۆرێک لە کتێژیشن لەگەڵ دەسەڵاتە بێتە ئارەوە بە جۆرێکی تەعامل بکەن لەگەڵ مەسەلەی حکوومەت و لەگەڵ حیزبی دەسەڵاتدارە و تاقیبوونەکەشی بەداخەوەی کە لەمەوەی ئەم حەومانگای تێپەڕی هەردوو لە بەتابەتی دوو حیزبی دەسەڵاتدار پێم وایە هۆکاری سەرشی بوون لەوەی کە نەگەنە تەفاوم لەگەڵ حیزبەکانی معارەزەوە حیزبەکانی معارەزە بە شێوازی سر تعاملیان لەگەڵ دەسەڵاتەکە لەبەرەوەی کە ڕیزبەندی حیزبەکان لە هەرێما گۆڕا حیزبێکی دەسەڵات بۆتە سێم حیزبێکی معارەزە چۆتە پلەی دووەمەوە ئەمە وای لەکە کە
هەم کە حکوومەت دوابکەوێت هەم زۆرێک بانگەشەکان ئاسێکی تر بەڵام بکەم وایە بە بەراورد لەگەڵ ئەوەی 2009 ئەم ساڵەکە زۆری بانگەشەکان هێوترە بەڵام ئەوەی چەند حاڵەتێکی شەوی ڕابردویان شەوی ڕابردومان لە سلێمانی بینیەوەش بە حکمی ملیۆنەرە سیاسە و توندیەکەی کە لە سلێمان هەیە حاڵەتەکە هەر باش نەگەشتە تا ئاسێکی تەقینەوە تا ئاسێکی وا کە ڕووداک نەخوازراوی لێ بکەوێتەوە جارێ. دەڵێ هیچ پرسیارت هەیە بۆ میوانەکان؟ سپاس بۆ ئێوەش. زۆر مەمنون، زۆر سپاس دەکەم ڕۆژنامان فریدون بێوەر لەگەڵماندا بووی. دکتۆر شێرکۆ دیارە ئەگەر ئاوڕێک بدێنەوە هەڵبژارنەکانی پەرلەمانی هەرێمی کوردستان کە کران وا دەرچوو تەنانەت ئەو پارتەی کە زۆرترین کورسیشی هێنابەوە 38 کورسی بوو، ئەمە جابینە خوارێ بۆ لایەنەکانی دیکە بە یەکگرتووی ئیسلامیەوە. مەبەستم لەو پرسیارەوە بوو کە نیشان ناداتن کە خەڵکی کوردستانیش بەسەر ئەم حیزبانەدا دابەش بوونە و ئەو هەڵبژارنانەی کە دەکرێن چمان بۆ دەردەخن. ئایا بەو شێوازەی کە بانگەشەکان بەڕێوە دەچن ئایا دەتوانن دیسان بگەنەوە یەکتر لەسەر هێندێک مەسەلە لایەنە سیاسیەکان ڕێکەون؟ بێگومان هەڵمەتی هەڵبژاردن و کۆناغی ینی پێش هەڵمەتی هەڵبژاردن و لە کاتی هەڵمەتی هەڵبژاردن و دوای هەڵمەتی هەڵبژاردن ینی سێ کۆناغی جیاوازە. لە هەڵمەتی هەڵبژاردننا بێگومان حقایقەکان ئەخرێنە ڕووە ململانەیەکی تند ڕوئەدا بۆ ئەوەی کە هەر یەکە و ئەوەی کە پێیەتی لە ڕاستیەکان بیخاتە ڕوو بۆ ئەوەی کە دەنگدەرانی بەلای خۆیان بهێنێت و زەمانەتی زۆرترین دەنگ بکە کە ئەوە ماتێکی سروشتیە و دوای هەڵمەتی هەڵبژاردن بێگومان ئاقارەکان هێور ئەبێتەوە و بەرەو ئەوە ڕوا بکەیتر چۆن سەنگەکان قورساییەکان مامەڵە لەگەڵ یەکتریا بکەم هەر یەکە بەپێی سەنگ و قورسایی خۆی. ئەوە حاڵەتێکی زۆر گرنگە کە بڵین ئێمە لە هەرێمی کوردستاندا گۆڕانکاری ڕووی داوە لە هۆشیاری دەنگدەر، بەڵام ئەوەی کە دەستی سەرکەینەوە ئەوەیە کە بەپێی پێویست نییە، بەمانای ئەوەی کە کارەساتی گەورە ڕووی داوە لەم هەرێمی کوردستانە، بەڵام تەماشاکەی هێشتا هەڵوێستەکان بەرامبەر سزادانی بەرپرسان بەرامبەر بەم کارەساتە گەورانە لە سندوقی دەنگدان کە پرۆسەیەکی دیموکراسیە و مافی هاوڵاتیەکە مافی خۆی دابپشڕێ و سزای ئەوانە بدا کە کەم تەرخە من بەرامبەر بە هاوڵاتیان لە سندوقی دەنگدانە. ئەوە ئەڵێن کە بەپێی پێویست نییە، بەڵێ هەیە، بەڵێ گەشەی کردووە و دەنگەکانی 21 و هەڵبژاردنەکانی 21 ئەوەی پێوتین کە جوغرافیای سیاسی لە هەرێمی کوردستاندا گۆڕانکاری بەسەردا هاتووە تا ئەوەی کە بە ئاگا بێ لە هەلومەرجی سیاسی لە هەرێمی کوردستاندا باش ئازانێ گۆڕانکاریەکان چەند بوو، بەڵام هێشتا بەپێی پێویست نییە، هێشتا بەپێی خواستی پرۆسەی دیموکراسی نییە، هێشتا داوای هۆشیاری زیاتری دەنگدەر ئەکەین، داوای هەڵوێستی گەورەتری دەنگدەر ئەکەین، داوای ڕزگاربووری دەنگدەر ئەکەین لە بەرژەوەندە شەخصیەکانی بەرەو بەرژەوەندە بشتیەکان دەرەنجام کە هەر خۆشی سوودی لێوەرەگرێت. باشە دکتۆر فەرسەد بەڕای جەنابەت دەبی بە شێوەیە گەم هەڵبژارنانە بەڕێوە بچن کە نەکرد لەلای ئەو لایەنانەی کە دەنجیان بردوێتەوە بڵێنەوە هەڵبژارنی ئازاد و ڕاوابوونە، بەڵکو لەلایەن ئەوانەی نەشیان بردوێتەوە دەنجیان کەمتر هێناوە و لەلایەن ئەوانەی چاودێرن بڵێن ئەمە هەڵبژارنێکی ئازاد و ڕاوابوو، ینی خودی پرۆسەکە چەندە گرینگە؟ کەواتە جەنابەت لە پرسیارەکەتدا تقریبا هەر سێ لایەنەکەت خستە ڕوو. یەکەمیان ئەوەی کە بەڕاستی ئەم هەڵبژاردنە زۆر گرنگە بە چاودێرانی ناوخۆ و نێودەوڵەتی هەڵبژاردنێک بێت بەپێی ستانداردە عالەمیەکان و نێودەوڵەتیەکان بەڕێوە بچێت. واتە یەک هەڵبژاردنێکی پاک بێت، دوو هەڵبژاردنێک بێت کە ڕوحیەتی یەکتر قبول هەتا ڕۆژی دەنگدانەکەش بە باشی بەڕێوە بچێت، چونکە بەڕاستی ئێستا بۆ ئەوەی ئێمە بتوانین پاڵپشتی نێودەوڵەتی بۆ داهاتووی هەرێمەکەمان باشتر بکەین، ئەوەیە نمونەیەکی جوانی دیموکراسی یەکتر قبولکردن بە هەموو ڕەنگە جیاوازەکانەوە پیشان بدەین. خۆشبەختانە دەبینین لە مەشیاندا ڕۆژ بە ڕۆژ گۆڕانکاری گەورە ڕوو دەدەن. دەبینی ئێستا لە هەرێمی کوردستان مەجالێکی باشی تەعەدودەتی حزبی هەیە. ئێستا لەناو پەرلەمانی کوردستان 17 کوتلەی پەرلەمانی بوونیان هەیە و هەروەها ئێستا هیچ ڕێژەیەک لە هەرێمی کوردستان دیاری نەکراوە بۆ حزبە سیاسیەکان بۆی بڵێ ئەم ڕێژەیە دەبێت بەدەستێنی بۆیە بگێ پەرلەمان، وەک ئەوەی کە لە تورکیا هەیە، وەک ئەوەی کە لە زۆر وڵاتی دیموکراتی دنیا لە ئەوروپاش هەیە. ئەگەر حزبێک تەنها یەک کورسیش بهێنێت بەڵام تەنها ڕێژەی کورسی بەدەست بهێنێت ئەوە دەتوانێت بێتە ناو پەرلەمانی کوردستان. ئەما یەکێکە لە خاڵە گرنگەکان کە
ئەم تعددیەتە ڕێزی لێ بژیرێ و ئەم جیاوازیانە بە جوانی بپارێزرێ. ئێستا تۆ وەرە ناو بازاڕەکانی کوردستان، وەرە ناو شەقامەکانی کوردستان، هەموو ڕەنگەکان دەبینی، یعنی ئەو بازاڕە ڕازاوەتەوە بە پەڕۆ و بە لافیتە و بە ڕنگ و پۆست هەموو ئاەنەکان و لە تەنیش تێکراون. ئەمەیان نمونەیەکی جوانە، نمونەیەکی نوێە بۆ دەبێ ئێمە ڕۆژ بە ڕۆژ تەرسیختری بکەین، قوڵتری بکەینەوە، زیاتر شارازی بکەین. ئەوی تریان ئەوەیە دوای هەڵبژاردنەکان خاڵی دووەم ئەمەیان زۆر گرینگە و ئەمەیە ئیرادەی حەقیقی حزب سیاسیەکانی کوردستان پیشان دەدا ئایا تا چەند ئەنجامەکانیان قبوڵە. واتە ئەگەڕێینەوە بۆ مەبدەئێکی گرنگ، ئەوش مەبدەئی دەستا و دەستی ئاشتیانەی دەسەڵاتە کە مەبدەئێکی دەستوریە و هەندێک جار مەبدەئێکی دەولی و عالەمیشە کە ئەوەیە بۆ نمونە ئەگەر لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی، لە ئەنجومەنی پارێزگای هەولێر، لە ئەنجومەنی پارێزگای دۆ، لە ڕیزەکان گۆڕانکاری هێزە سیاسیەکان بوو، زۆر گرنگە ئەو هێزەی کە لەی ڕەتبەندی یەکەم بۆ دێتە دووەم زۆر بە ئاشتیانە دەسەڵات بداتە دەست ئەوی تریان. بەداخەوە من ئێستا دەبینم لە هەڵبژاردنەکانی 21 نوێی پەرلەمانی کوردستان زۆرێک لە تحفظ لەسەر استحقاقی انتخابی لە دابەشکردنی پۆستەکان دەبینین، هەندێک جار باسی پێگە و قورسایی سیاسی و عسکەری و ئەمان دەکرێت. ئەمەیە دەمانترسێنێ و ئەمەیە نەتائیجەکانی هەڵبژاردن بە زۆرێک لە زۆرەکان دەخاتە ژێر پرسیارە. بۆیە تەمەنا دەکەم بتوانین لە داهاتوو لە وڵامی پرسیاری جەنابەکەتەوەی دوای ئەنجامی هەڵبژاردنەکان ئەنجامەکانمان قبوڵ بێ و باوەڕمان هەیە بە مەبدەئی دەستا و دەستی ئاشتیانەی دەسەڵات. هیوادارم دوای بەڕێوەچوونی هەڵبژاردنەکان هەردوو بەڕێستان جارێکی دیکانە میوانی بەرنامە بین تا بزانین ئەم جار چۆنە. دکتۆر شێرکۆ وەختمان زۆر کەماوە، جەنابەت باسی بەرزبوونەوەی تا ڕادێک ئاستی وشیاری دەنگدەرانت کرد، دەکرێت جەنابەت باسی بەرزبوونەوەی وشیاری ئاستی سەرکردە و ڕێبەرانی کورد و لایەنە سیاسیەکان بکەی کە گەر هاتوو وەکو دەڵێن ئەوانی ئامادەجیان هەیە دەست لە دەسەڵات بەردەن ئەگەر هاتوو ئەنجامەکان بەدڵیان نەبوو؟ بێگومان ئەوە خواستی هەمومانە کە ئەو ڕۆڵە مێژوویەی کە ئەبێ سەرکردە سیاسەکانی هەرێمی کوردستان ببینن هەر یەکە و هەست بۆ بەرپرسیارێکی گەورەیە بکەوە پرۆسەی دەسەڵاتکردنی دەسەڵات و دابینکردنی سەنگی انتخابی و هەڵبژاردن و پەیڕۆکردنی دەرەنجامی هەڵبژاردنەکان و ملدان بۆ ئیرادەی گەل و بۆ خواستی گەل کە لە ڕوانگەی سندوقەکانی دەمدانەوە دەرئەکرێ. بێگومان ئەوە خواستی هەمووانە و بە پێچەوانەشەوە کە بەداخەوە دەستپێچینەوە تا ئەمڕۆ کە کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستان پێک نەهاتووە کە پەرلەمان کارانە بووە لە هەرێمی کوردستاندا، هۆکارەکەی ئەوەیە کە ملدان بۆ دەسەڵاتکردنی دەسەڵات بە شێوازێکی ئاشتیانە و بەپێی سەنگی هەڵبژاردن تا ئێستا نەهاتۆتە دی لە هەرێمی کوردستاندا و ئەوە پێم وایە هەڵەیەکی جوان نییە بە پێکهاتەی سیاسی و بە پرۆسەی حکومڕانی لە هەرێمی کوردستاندا. هیوادارین کە ئەو بەرپرسیارەتە مێژوویەی کە لە ئەستۆی هەمووانەوە بەتایبەتی سەرکردە سیاسیەکان لە قۆناغی داهاتووی حکومڕانی لە هەرێمی کوردستانە حکوومەتی هەرێمی کوردستان بە زووترین کات پێێنرێ بەپێی سەنگی هەڵبژاردن و پەرلەمان کارا بکرێ و هەیبەتی پەرلەمان بگێدرێتەوە کە لەم سەرمانی ڕابردووە بەڕاستی لەکەدار کرا. بەڵێ زۆر سپاس دەکەم دکتۆر شێرکۆ، داوای لێبوردن لێ دەکەم کاتمان نەماوە. زۆر سپاس دکتۆر شێرکۆ، داوای لێبوردن لێ دەکەم لەوە زیاتر کاتمان نەماوە. دکتۆر شێرکۆ جەودەت جێگری سەرۆکی فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی لە پەرلەمانی هەرێمی کوردستان و هەروەها دکتۆر فەرسەد سۆفی ئەندامی پەرلەمان لە فراکسیۆنی پارتی لە هەرێمی پەرلەمانی هەرێمی کوردستان لەگەڵماندا بوون. سپاسی هەردوو بەڕێستان دەکەم بۆ بەشداریتان و هەروەها سپاسی ئێوە. زۆر مەمنون، سپاسی ئێوە جوگرانی بەڕێز دەکەین. دەرهێنەری بەرنامە هاوکارم شوان ڕەشید بوو. زۆر سپاسان دەکەین. ئێرە دەنجی ئەمریکایە بەشی کوردی.